مانی کوردستان یەکەمیان دەبێت ئەوە بێ بتوانین بە زووترین کات پەرلەمان کارا بکرێتەوە یەکڕێزی ناوماڵی کوردی دەستەبەر بکرێ بۆی بتوانین دەستەبەری مافەکانمان بکەین. خاڵێکی تر ئەوەیە کە مقۆمە و ترسی شەڕی ناخۆ ئەمە کارێکە تەحریم و تەجریم کرا وەکو ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بە بڕای لەگەر ئەوە نین بەڵکو دژی ئەوەشنەوە دەبێت هەوڵی ئەوەش بدەین ئەرچی یەکێتی نیشتمانی کوردستانە ئێستا بتوانێت ئەمانەی کە هەیە ببێتە هێزێکی کۆکەرەوە یان محوەری کۆکەرەوە بۆی بتوانێت هەموو لایەنە سیاسەکان بەتابەتی لە دەڤەری شەنگار کە خۆی بریندارە بتوانێت ئەو برینە سارەشکەینەوە ئەمە بە شەڕی ناخۆ شارە ناکرێتەوە بەڵکو بە تەبایی و دایلۆک لێگەیشتن ئەو هێزانێک کە لەو دەڤەرن دەبێت تەفاهمی ئەو مەزعانی ئێستا بکرێ بۆی بتواندرێ دایلۆگ و لێگەیشتن و تەفاهم و برایەتی پێکۆژیان دروست بکرێتەوە و کۆتایی بە تاریک پەرستەکانی بێندرێ و سەرکەوتنیش نزیک بووە بۆیە لەم یادە پیرۆزە دیسان تاکی دەکەینەوە یەکڕێزی تەبایی نەتەوەکەمان ئەرچی دەبی لە پێشینەی هەموو کارەکانمان بێت.